ئیمان ئەم کاتت باشخۆتە زانی لە هەرێمی کوردستان یاسایکی کۆنی عراقی هەیە کە کرێکار ئەوانەی کە لە کەرتی تایبەت کار دەکەن پێی خانشین دەبن. ئەم یاسایەش وەکو پێویست بڵێن کرێکار لە کەرتی تایبەت ناچێت بۆی کەوا خۆی دەستەبەر بکات بۆی کەوا خانشین بێت و ئەمەش گرفتی دروست کردووە. زۆر جار هاوڵاتی بۆی کەوا ڕوو لە کەرتی تایبەت بکە زیاتر خواز لەسەر کەرتی گشتیە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسایەکی ئامادە کردووە. ئەم پرۆژە یاسایە لە ئەنجومەنی دادوەری هاتووەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران دەیانەوێت ئەو تێبینیانەی کە لایانی پەیوەندیدار بەتایبەت ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لەسەر ئەم ڕەشنووسی پرۆژە یاسایە هەیەتی لەم دوو ڕۆژەی وەرکشۆپە وەری بگرن بۆی کەوا بتوانن لە نێو پرۆژە یاساکە جێگیری بکەن دواتر بچێتەوە بۆ پەرلەمانی کوردستان پەسەند بکرێت. ئەم پرۆژە یاسایە زۆر گرنگە بەتایبەتەوەی کەوا دەکات ئەو کەسانەی لە کەرتی تایبەت کار دەکەن کۆمەڵێک مافیان هەبێت. یەک لەوانە ئەگەر دەستەبەر بکرێن ئەوە خانشین دەبن. ئەو کاتش کە دەستەبەر دەبێت کۆمەڵێک مەرج و ڕێنمایی تێدایە بۆ نمونە ئەو کەسەی کە لە شوێنێک کار دەکات پێویستە لە سەتا 12ی کری ئەو دەستەبەری کارەکەی خاوەنکار بدات و سەتا 7 عایدی خۆیەتی. ئەمە وای کردووە کەوا وردە وردە لە نێو ئەو کەسانی کە لە کەرتی تایبەت کار دەکەن ڕووبکەن بۆی کەوا خۆیان تۆمار بکەن و دەستەبەر بکرێن تاوەکو ئێستا 18,000 بڵێن کرێکار لە هەرێمی کوردستان دەستەبەر کراون. لەگەڵ زاگرۆس فەتاح بریکاری وەزارەتی پلاندانان زیاتر گفتوگۆ دەکەن. کاک زاگرۆس ئەم پرۆژە یاسایە زۆر گرنگە ئەگەر بێت و پەسەند بکرێت و بخێتە بواری جێبەجێکردنەوە زیاتر و کەسانی لە کەرتی کە تایبەت کار دەکەن ڕووی لەو کەرتە بکەن. ئایا چی تێدایە بۆ مافی کرێکار؟ طبعا یاسای خارنشینی و یاسای دەستەبەری کۆمەڵایەتی یەکێکە لە کۆڵەکە ئەساسیەکانی هەموو کۆمەلگایەک لەبەر خاتیوی کە لە ڕێگەی ئەو یاسانەوێت تو ئەتوانیت مافی زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان مەسەڵ یا کۆمەلگاکەی خۆت بتوانی پارێزی ڕێنمایی و ڕێکار و یاسا هەبێت بۆ یانوانە. ئەوەی کە ئێمە کردومانەوەکو حکوومەتی هەرێمی کوردستان مسۆدە یاسایەک یا ڕۆشتنوسی یاسایەکمان هەیە کە یاسای دەستەبەری کۆمەڵایەتیە لەگەڵ یاسای خانشینی لە کەرتی تایبەتە. ئەمە خۆشبەختانەیە مەتوانیمانە لەگەڵ ڕێکخراوی ئایال و ڕێکخراوی کاری جیهانی پیشانیان بدەین تا گفتوگۆی لەسەر بکرێت بزانێکین کەموکورتیەکانی چییە بەتایبەتی بەرانگاری بکەینەوە لەسەر باشترین پێوەرە نێودەوڵەتیەکان. ڕێکخراوی ئایال زۆر بە وردی خوێندویانەتەوانێت زۆر ملاحەزاتی زۆر باش و جددیان هەیە لەسەری کە ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی دانیشی لەسەر شەرحکردنی و باسکردنی ئەو چۆن دەڵێیت پرۆژە یاساکە و لە هەمووی گرنگتر پێشنیارەکانی ئەوان چێکێ مە چۆن بتوانین دەوڵەمەندی بکەین. لە ڕێکخراوی کاری جیهانی لێکتێگەشتنێکی جیهانی ئامادە کردووە کە پێڕەن لێکتێگەشتنی ژمارە 100 کە نسیحەتی زۆربەی وڵاتەکان و یاسادانانەکان دەکات کە چی بکەن بە چ ڕێسایەک و بە چی ڕێنمایی کار بکەن تا بتوانن کەمترین یاخود چۆنەڵی مینیمەم کەمترین خزمەت بە هاوڵاتیانی خۆیان بگەێنن و چۆن بتوانن لەسەر ئەو بنچینەیە بتوانن خزمەتی زیاتر بگەێن و زیاتر و باشتری بکەنوانە. باشە سەبار بۆی کەوا ئەو ڕەشنووسەی کە لایەن حکوومەتەوە ئێوە ئامادەکراوە لەگەڵ ئەو تێبینیانەی وەزارەتی بڵێن ڕێکخراوی کار چییە؟ تێبینیەکانیان زۆرە بێگومان کۆمەڵێک لە تێبینیەکانیان کە ئاماژەیان پێکردووە هەندێک لە هەندێک ڕوانگۆی ئەمە نەمان زانیوە کە چۆن بتوانین باشتر بکەینوان. ئەوان تێگەشتێکی جیهانیان هەیە لەسەر ئەم بابەتە تێگەشتێکی باشتریان هەیە موەسسەیەکی پسپۆڕن لەم بوارەدا کە توانیویانە نەسیحەتی ئێمە بکەن و پێشنیارمان پێشکەش بکەن کە خۆشبەختانە ئەمڕۆ هەموو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پلاندانان و زۆربەی موەسسەکانی تری حکوومەت و هەتا پەرلەمانیش ئەمڕۆ بەشدارن لەگەڵمانە لەگەڵ نوێنەرانی کەرتی تایبەتە کە گفتوگۆ لەسەرم تێبینیانی ئەوان بکرێت و ئێمە بتوانین کار بکەین بەوەی کە بە پرۆسەیەک ئەم تێبینیانە هەموار بکرێتەوانێ لەسەر یاساکەی لە ڕەشنووسە یاساکەی خۆمان و پاشان ئێمە بڕەوانەی بکەین بۆ ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی وەزیرانیشەوە بەرز بکرێتەوە بۆ پەرلەمان تا لە پەرلەمانیش بکرێتە یاسا. ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ئێستا لە چ ئاستێک؟ ئێستا ڕێژەی بێکاری کە باسی ڕێژەی بێکاری دەکەین هەرێمی کوردستانە لەبەر خاتیوەی کە داتاکان وەزارەتی پلاندانان خەریکی کۆکردنەوەی ئەخید داتایە و لە هیوادارین لە مانگی سەیە بتوانین ڕێژەی بێکاری تازەترین ڕێژەی بێکاریمان هەبێت. بەس ئێمە گەڕێنەوە بۆ ساڵی 2019 ڕێژەی بێکاری لە سایە 9 بووە لە هەرێمی کوردستاندا بەستەوەقع دەکرێت پاش ئەم گۆڕانکاریانەوە بە تایبەتی سەرهەڵدانی کۆرۆنا لەوانەیە ڕێژەی بێکاری زۆر زیاتر کردبێتەوە بەس هێوەربوونەوەی کۆرۆنا لە جیهانەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە و ئەو پرۆژەیەنی کە لەلایەنی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێکراوە بێگومان ڕێژەی بێکاری کەمتر کردوێتەوانێ و هیوادارین لە مانگی سەی
یا ناوەڕاستی مانگی سی 2022دا وزارەتی پلاندانان دەستی ئامار بتوانێت ڕێژەی بێکاریمان بداتێت بە تایبەتی لە ساڵی 2020 کە چەندە بووە. قوتابسان بە کورتی هەر کەسێک لە کرد تایبەت کار بکات کەی خانشین دەبێت چەند ساڵ خزمەتی هەبێت بۆ ڕێژەی خانشینەکەی چۆن دەبێت؟ تەبان ئەمانە هێشتا لە ناو یاساکانە ئەبێت هەموار بکرێتەوە ئەمە جگە لە یاسای خانەنشینی و یاسای دەستەبەری کۆمەڵاتی یاسای بنسۆدەی یاسایی کارمان هەیە کە ئەمانە هەمووی هەموار دەکرێتەوە ڕەوانی پەرلەمان دەکرێت لەویادا قەراری نهاییە درێت کۆمەڵە پێشنیاری جیاواز هەیە 15 ساڵ خزمەتکردن و 20 ساڵ خزمەتکردن هەیە لە یاسا کۆنەکانە 25 ساڵ خزمەتکردن هەبوو ئێمە هەست دەکەین ئەمانێت کەمتری بکەینەوانێ لەو پێشنیارانەی کە ئاماژەی پێ دەکرێت کە هەدەفی سەرەکیمان ئەوەیە کە ئێمە دەزانین لە ناو کەرتی گشتی ئەوانێک لە حکوومەت کار دەکەن خانەنشینیان هەیە و مسۆگەرن بەس ئەمە بەداخەوە لە ناو کەرتی تایبەتان نییە کەواتە ئەبێ دەمە بتوانین سندوقێکی تایبەت بۆ خانەنشینی کەرتی تایبەت بکەین کە سندوقی خانەنشینی کەرتی تایبەت و کەرتی گشتیش لە مەودایەکی دوورترا بتوانێت یەک بگرێتەوەنە بەس تا ئەو کاتێکە ئەو سندوقە دروست دەبێت بتوانێت گۆڕانکاری هەبێت کەسێک لە کەرتی گشتیوانە زۆر بە ئاسانی بتوانێت بچێتە کەرتی تایبەتەوانە و خانەنشینیەکەی مسۆگەر بێت و بە هەمان شێوەشەوە بەعکسی شۆگەر کەسێک لە کەرتی تایبەتەوانە بچێتە کەرتی گشتیوانێ خانەنشینی هەبێتوانە ئێمە هەدەفی سەرەکیمانەوەیانە کە ئەو هاوڵاتیانەی کە شمولی خانەنشینی حکوومەت ناکەن لە کەرتی تایبەتە کاریان کردووە یاخود کار دەکەن بتوانن لە خانەنشینی ئەو ساڵانێک کە خانەنشین دەبن بتوانن سوودی لێ ببینن جگە لەوەش دەستەبەری کۆمەڵایەتی تایبەتی بۆ کەسانن کە لە کاتی کارکردنا تووشی کێشەیەک بوون لە کاتی کارنا تووشی نەخۆشیەک بوون یاخود کەسانێکن کە ناتوانن کار بکەن ئەمانەژە بە دەستەبەری کۆمەڵاتیان بۆ بکرێت ئەو کەسانی کە توانای کارکردنیان نییە بتوانێت یارمەتی و هاوکاری بدێن لەلایەنی حکوومەتوانێت. سپاس بۆ سپاس. بەڵێ ئیمان ئەم پرۆژە یاسای وردەکاری زۆری تێدایە بە تایبەت ئەو کەسێک کە ئایا مۆڵەتی دایکایەتیە خانشینی لە کەرتی تایبەتە و ئایا کەسێک نەخۆش کەوت چۆن مۆڵەت وەربگرێت وردەکاری زۆر هەم لە ئەم پێویستی بەوەی یاسای کار لە هەرێمی کوردستان یاسای خانشینی کەرتی تایبەت و هەم دەستەبەری کۆمەڵایەتیش ئەمانە پێویستە پێکەوە هەمار و پەیوەندیان بە یەکتریەوە هەیە ئەو کاتێکەوە هەر کرێکارێکە موچەکەی بۆ دیای دەکرێت بۆ کاتی خانشینی پێویستی بە و کاتەیەکە موچەکەی لە کەرتی تایبەت چۆن وردەکاری زۆری تێدا ئەم سێ پرۆژە یاسایە بۆیە چاوەڕێ دەکرێت لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێن و ئەو کاتە بڕیاری کۆتایی لەبارەی هەموو ئەو مەرج و ڕێنمایانە بۆ خانشین و دەستەبەری کۆمەڵایەتی و کەرتی تایبەت بدرێت. هەوشمان سادق